هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕەشی بەعەس ناکۆکی سەرەکی نێوان کوتلەی سونی و کوتلە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. کورد هەوڵی جددی دەدات هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە تێپەڕێنێت و سونەکانیش هەموو هەوڵێک دەدەن ڕێگری بکەن لە تێپەڕاندنی هەڵوەشانەوەی ئەو یاسایانە. جوتیارانی کورد ئومێدیان هەیە ئەمجارە هەنگاوەکانی کورد لە بەغداد سەر بگرێت و پێکەوە ئەو بڕگەیە تێپەڕێنن و بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعەس هەڵوەشێننەوە کە دەبێتە هۆکاری چارەسەری کێشەی زەوی جوتیارانی کورد و تورکمان لە سنوورەکە. ڕاستی هیوادارین ئەم جارە لەبەر ئەوەی کەوە بەڕاستی پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردستانەکان هەموو یەکدەنگن. یعنی ئەوە ئومێدێکی زۆری داوەتە جوتیارانی کورد لە کەرکووکە کورد و تورکمان لە کەرکووک کەوا ئەم جارە ئەو قەرارەتانە هەڵبۆشێتەوە و ئەو کێشەیە بۆ یەکجاری چارەسەر بکرێت و داوام ئەوەیەکەوە ئەو فراکسیۆنە کوردستانیانە پەرلەمانتار لە کوردستانەکانمان لەسەر ئەو وەزع ئەو یەکدەنگیە بمێنەوە کە بەڕاستی دڵی خەڵکی کەرکووکیان خۆش کردووە. ئەمە بڕیارێکی وا گرنگ نییە، ئەمە غەدر لە ئێمە کراوە. يعني اما يعني من زورم سير بيدي اما غدر لايما كراوه بس حقي بسيط ددنو بيما خو اگر بحق بيدي بيما هين ام 50 صالش ما بدنوا بلام ايما لبر نامانه مشكله دروز بي لبر ايما ناب لكركوك بيكو دجين همومان براي نامانه او واسما لموضوع هنا بلام استامن بميل ري كنالكشتو بيامي بو برلمانتاراني عراق وكرد بگينم كاكا او زوياني باز دكن راس ناكن لوزنيك دركن همو لا يخومانه زەوی كان لا يقوم بس مجرد من أمي بس مزرعة إيش بكم كشتوكال يعني كيمياء ورقمي هاشتك ورقلم زەوی بناهم نما دەمێ سیفەتە قانونیەکە بێتەوە ئەگەنا فەرمون ئێوە و ئەعلام و پەرلەمانتارەکان و چێ دێ بابێتە سنووری سەرگەرام بزانم زەویەکان لای خۆمانیانە. جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ ژمارەیەک جوتیاری کورد و تورکمان لە کەرکووک کۆبووەوە. وەک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق وتی بەڵێنمان بە جوتیاران داوە ئەو بڕگەیە تێپەڕێنن و یاساکانی بەعەس هەڵوەشێنینەوە. و دڵنیاییمان پێدان ئینشاءڵڵا لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەمانە و بە حەزوری خۆیان ئەم پرۆژەیە تێپەڕێ و نامانەوە هیچ کەسێک بە نیگەرانیەوە بچێتە ناو پرۆسەکە و دەنگی پێ بدە محاولەکەن هەموو لایەک ڕازی بکەین بەڵام ئەوەشی کە ڕازی نەبێ لەگەڵ ئەوەیە کە ئەم زوڵمە لەسەرم خەڵکە بمێنێتەوە مانای ئەوە نییە کە بەگوێی بکرێ و ئێمە دەستبەرداری ئەم مافە بین. بەپێی یاساکانی ئەنجومەنی باڵای شۆڕش زیاتر لە 1 ملیۆن دۆنم زەوی کشتوکاڵی کێشەی مۆڵەتداری لەسرە، هەرچەندە ئێستا بەشێکی زۆری ئەو زەویانە بەدەستی جوتیارانی کوردەوەیە و ساڵانە بۆ بەروبوومی کشتوکاڵی بەکاری دێنن، بەڵام بەهۆی یاساکانی بەعەس هەموو ساڵێک لەگەڵ عەرەبی هاوردا ناکۆکی دەکەوێتە نێوانیان، بۆیە ئومێد دەکەن ئەو یاسایانە هەڵوەشێتەوە و کێشەی زەویە کشتوکاڵەکانیش چارەسەر بێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.